لە شاری کەرکووک ژمارەکان نیشانی دەدەن حکوومەت کرێچیە و حزب خاوەن ماڵ. لەم شارەدا هەردوو حکوومەتی هەولێر و بەغدا چەندین بەڕێوەبەرایەتی و فەرمانگەیان هەیە، بەڵام تەواوی ئەو فەرمانگە و بەڕێوەبەرایەتیانەی سەر بە حکوومەتی هەرێمی کوردستانن لە خانووی کرێدان. حکوومەتی هەرێمی کوردستان لە شاری کەرکووک هەریەکە لە بەڕێوەبەرایەتیەکانی پەروەردە و کاروباری شەیدان و ئەنفالکراوان و ڕۆشنبیری و ئاوەدانکردنەوە و مافی مرۆڤ و ناوچە دابڕێنراوەکان و نووسینگەکانی پەرلەمان و خوێندنی باڵای هەیە کە بەگشتی مانگانە کرێخانۆکەیان زیاتر لە 30 ملیۆن دینارە. لەم قەیرانی داراییەشدا ئەم بڕە بووەتە بارگرانی گەورە بەسەر فەرمانگەکانی حکوومەتی هەرێمەوە. بەڕێوەبەری ڕۆشنبیری و هونەری کەرکووک کە سەر بە حکوومەتی هەرێمی کوردستانە ئاشکرای دەکات لە ساڵی پارەوە کێشەی ئەوەیان بۆ دروست بووە کە حکوومەت کرێی ئەو خانوانیان بۆ سەرف ناکات کە بەکرێیان گرتوون. تووشی گرفتی کرێ خانوو بووینێتەوە. ئەم کێشەیە لە پار ساڵەوە لا ئێمە سەری هەڵدا ئەویش بەهۆی ئەوەی کەمکردنەوەی کرێ خانۆکەمان لە 50 کەم کرایەوە. ئەم ساڵیش تا ئێستاوە مانگ یەک تەواو بێ کە هیچ ئاسۆیەک نییە بۆی گرێبەستی خانۆکان تازە بکرێتەوە. لەبەرەوە ئێمە ڕوبەڕووی کێشەیەکی گەورە بوونێتەوە بەڕاستی. هەر ئەمەش نین چەند بەڕێوەبەرایەتێکی ترشێ لە شاری کەرکووکە سەر بە هەرێمن لەگەڵ کۆمەڵی ڕێکخراو هەن ئەوانە هەندێکیان هەدایان خستووە و لەبەر نەبوونی جێگا و ڕێگا و کرێ خانوو. لەپاڵ ئەم قەیرانەی بۆ فەرمانگەکانی حکوومەتی هەرێم لە کەرکووک دروست بووە. چەندین بینا و بارەگای حزبە کوردیەکان هەن لەم شارە کە لە دوای پرۆسەی ئازادی عێراقەوە لە ساڵی 2023 زەوت کراون و بە موڵکی خۆیانی دەزانن. جێداخە هەندێک دام و دەستگای ڕسمی حکوومەتی هەرێمی کوردستان ئەرچیان خزمەتکردنی شاری کەرکووک و ئەمڕۆ لە ناو شاری کەرکووکدان گرفتی گەورەیان ئەوەیە کە لە خانووی کرێدان بەرامبەردا دەبینین کەەوە حیزبەکان مەکتەبی سیاسی دەکەنەوە و بینا و باڵەخانەی گەورە ناو شاری کەرکووکداکەنەوە. ئەم دام و دەستگایش گرفتی کرێخانەکانیان وای لێکردون لەوانەیە شارەکە چۆڵ بکەن. فەرمانگەکانی حکوومەتی عێراق لە کەرکووک ئەم گرفتیان نییە کە فەرمانگەکانی حکوومەتی هەرێم هەیەە، چونکە ئەوان خاوەنی بینا و خانووی خۆیانن. بەڵام فەرمانگەکانی حکوومەتی هەرێم چونکە ناتوانن بچنە بینا زەوتکراوەکان بەردەوام کێشەیان لەگەڵ خاوەن خانۆکانیان هەیە و فەرمانگە هەیە ساڵی جارێک یان زیاتر لەبەر نەدانی کرێ دەبێ بیگوازێتەوە. لەم راپۆرتەدا ئەوە دەرکەوت حکوومەتی هەرێم لە شاری کەرکووک کرێچیە و حزبەکانیش خانەخوێ. تا ئەو ئاستەی حزبەکان لە شاری کەرکووک گەڕک بە ناویانەوەیە. ئێستا من لە نێوان هەردوو گەڕەکی شۆراوی یەکێتی و شۆراوی پارتیدام. ئەم شوێنەی کەلەی وەستاوم زۆر جار بە دێگەڵە ناو دەبرێ. دەریا کامەران NRT کەرکووک.